فیستیڤاڵی چالاکیە هونەرەکانی شەوانی سلێمانی لە بەغدادی پایتەخت بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری حکومەتی عێراق بەکردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری دەستی پێکرد و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. وەزیری ڕۆشنبیری عێراق وێڕای خەڵاتکردنی هونەرمەندانی سلێمانی ڕایگەیاند بەردەوام دەبین لەم پەیوەندیە هونەریانە لەگەڵ پارێزگاکانی هەرێم. جوانی و کارامەی هونەری کوردی نەک تەنها لە بەغداد بەڵکو پێویستە بە هەموو دنیای هونەری عەرەبی و جیهانیش ئاشنای بکەین. اليوم يأتينا فنانون ومثقفون من السليمانية من كردستان. ژمارەیەک هونەرمەند و ڕۆشنبیری شاری سلێمانی لە کوردستان و هاتوونەتە بەغداد بۆ ئەوەی هونەرەکانیان نمایش بکەن کە سلێمانی و هونەرمەندانی بە کاری هونەری جوان ناسراون. ئێمەش وەک وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراق هەموو پشتیوانیەکیان دەکەین و بەردەوامی پێکەوە کارکردنیش لەگەڵ سەرجەم پارێزگاکانی عێراق دووپات دەکەینەوە. دەبێت ئەم هونەرە جوان و کارامەیی کورد نەک تەنها بینەری عێراق بەڵکو دەبێت لە جیهانی هونەری و خۆرهەڵاتی ناوەڕاست و جیهانیشدا پێی ئاشنا بن. وفيها تنسيق لإقامة المزيد من مثل هذه الفعاليات. هونەرمەندانی بەشداربووی فیستیڤاڵەکە ڕایەنگەیان هەمیشە هونەر پردێکە بۆ گەیاندنی جوانی و ئاشتی و پێکەوە ژیان و هەمیشە سلێمانی دەستپێشخەری جوانیەکان بووە. 60 هونەرمەند لە شاری سلێمانیەوە هاتوین دیارە هەمووی بە سەرپەرشتی کۆمەڵی هونەرە جوانەکانە ئێمە ئەو کارەمان ڕێخستووە. شانۆی تایە کورتە فیلمی تایە پێشانگای شێوەکاری تایە هەروەها مۆسیقا و گۆرانی تایە لەگەڵ گروپی هەڵپەرچێ. بالنسبة لسليمانية أنا أعرفها من زمان، عندها فن زاخر، عندها مطربين كبار. سلێمانی خاوەنی هونەرێکی گەش و جوانە و هونەرمەند و گۆرانی بێژی گەورە و ناسراویان هەیە. خاوەنی مۆسیقایەکی زۆر نایابن کە شانبەشانی مۆسیقا جیهانیەکانە. ئەمی بۆ هونەرمەندانی سلێمانی کرا زۆر کەم بوو چونکە شایستەی کاری جوانترن کە ئومێد دەکەین لە داهاتوە کارێکی وا بکەین شایستەی جوانی هونەر و هونەرمەندانی ئەو شارە ڕەسە نەبێت. أوسع مشاركة. كمي هنرمندان چالاکیەکانمان بگوازینەوە بۆ بەغا و بە ڕۆشنبیران و هونەرمەندان و خەڵکی گشتی لە بەغا و لە شارەکانی دیکەی عێراق بڵین کە کورد خاوەنی کلتورێکی گرنگە، کورد خاوەنی هونەرێکی دێرینە و ئەو پەیامەی کە ئێمە هەمانە پەیامی ئەوەیە کە هونەر و ڕۆشنبیری دوورخێنەوە لە سیاسەت. هونەر و ڕۆشنبیری ئەو ڕۆڵە بینێ کە پێشەنگی کۆمەلگا بێت. هەمیشە هونەر پەیامی جوانی و ئاشتی و پێکەوە ژیانی هەیە. ئێمە ئەمڕۆ لێرە چەند چالاکیەکمان هەیە بە ناوی چالاکیەکانی شەوی سلێمانی. ئەتوانم بڵێم ئەم چالاکیانە لە پێش کۆرۆنا 4 پارێزگای تری سلێمانی عێراق کردوێتی. لە دوای کۆرۆناوە یەکەم چالاکی ئەم چالاکی سلێمانیە کە جێی خۆشحاڵیە بەڕاستی. ئەتوانین بڵین ڕێخستنێکی باش و بەڕێوەبردنێکی باش لە جۆری ئیدارەکردنەکەیە هەیە و لێرە چەند چالاکێک لە سلێمانیەوە هاتووە. چالاکیە هونەرەکانی شەوانی سلێمانی لە درێژەی فیستیڤاڵی ڕۆژانی هونەری عێراقی بۆ پارێزگاکان لە بەغداد بەڕێوە چوو کە 60 هونەرمەندی سلێمانی بەشدار بوون و بۆ ماوەی 2 ڕۆژ چالاکیەکان لە بەغداد پێشکەش کرد و پێک هاتبوو لە 2 کورتە فیلم و شانۆگەری و گۆرانی و هەڵپەرکێی کوردی و پێشەنگایەکی شێوەکاری. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.